قسەکردن لەسەر ڕێژەی سەوزایی ئەتوانم بڵێم پرسیارێکە یعنی مەتاتیە بێ گۆڕانکاری لەو پرسیاریا بگرێت چونکە ڕێژەی سەوزایی بۆ نمونە بێ 15 بێ ئەڵێ 25 بێ ئەم ڕێژەی دیاریەکەن ئەم ڕێژەیە بەپێی ئەو شارە ئەگۆڕێ ئایا شارەکەی کەتە ناوچێکی گەرمەسێرەوە ئەکەوێتە یاخود ناوچەیەکی فێنکەوە بۆ نمونە ئەکەوێتە بازنەکانی باکوورەوە واتە بنە باکووری ئاسیا باکووری ئەوروپا باکووری ئەمریکا یان ئەکەوێتە ئەفریقا و نیمچە دوورگەی عەرەبیەوە بێگومان ئەگەر بۆ ئەوروپا بۆ لە سەدا 20 یا 25 دابنرێ ئەبێ بۆ نیمچە دوورگەی عەرەبی و بۆ ئەفریقی لە سەدا 50 دابنرێ هەر ئێشتان کاریگەریەکی وتوێنی لەسەر بارودۆخی ئاوهەواکەی هەروەها ئایا ئەو شارە ڕووبەری شار قەبارەی شارەکە گەورەی یا بچووکە هەندێک شارمان هەیە بچووکە بۆیە توانین بڵین ڕێژەی سەوزاییشی ئەگەر کەمتر بێ هەندێک جار لە ستانداردیش گرفتێک نییە بووی و ئایا ئەو شارە ژماری دانیشتوان و جموجوڵی و هاتوچۆ و بازرگانی تیا چۆنە تا ئەمەی تیا زیاتر بێ بێگومانە بێ ڕووبەری سەوزایی زیاتر بێ بۆ ئەوەی قەرەبووی ئەوان ژینگە گەرمەکەن ئەمیش تا ڕادەیەک فێنێکی بکاتەوە ئەمە تەنها لە ڕوانگەی نزمکردنەوەی پلەکانی گەرمان سەرڕای ئەوەی کە چەندی سوودی تری هەیە لەوە دابینکردنی هەوای خاوێن و بەسەربردننی شوێن وەکو ناوچێکی گەشت و گوزاری و ئایا ئەو شارە ئەکەوێتە ناوچێکی شاخاوی یا ناوچێکی دەشتایی بێگومان ئێستا ئێمە بۆنمە قەسایەکیان شار 1 و 5 جوێنمان هەیە بۆ نمونە مێرگە سوورمان هەیە مەسیفمان هەیە حاجیۆمەرانمان هەیە لەگەڵ خانەقینمان هەیە هەولێرمان هەیە مەخمورمان هەیە بۆنە مەخمور لەگەڵ مێرگە سوورە هەردووکیان قەزە ئەکرێ یەک ستانداردی سەوزایی دامندێن بۆ خانەقین و بۆ مەخمور نا بڵندیا بۆ خانەقین و مەخمور لەگەڵ مێرگە سوور و حاجیۆمەرانە لەگەڵ شەقلا و ئاکریا بێگومان نەخێت ئەوان ناوچەیەکی شاخاوین فێنکن ئەگەر بۆ نمونە نیوەی ستانداردەکەش بێ ڕێژەی سەوزاییەکان بێگومان هەر ئاوهەوایەکی فێنکیانێ چونکە بەرزیەکان لە ئاستی ڕوودەریا قەرەبووی ئەوی بۆ کردوونەتەوە بۆیە بەپێی ئەو چوارتای بەدمەندیە شوێنە جوگرافیەکەی ژینگەکەی شاخاوی یاخود دەشتایە قەبارەی شارەکە لەگەڵ چالاکی ئەمرۆیەکان و ژماری دانیشتوان بێگومان ئەبێ ڕووبەری سەوزاییش بگۆڕدرێ ڕێژەکەی بگۆڕێ ئەو چەمکە ڕاست بکەینەوە هەتا ناوچەکە گەرمتر بێ و شار فراوانتر بێ و ژماری دانیشتوانی زیاتر بێ بێگومانە بێ ڕێژەی سەوزایی بۆ زیاد بکرێت سەبارەت بەبووی ڕێژەی سەوزایی لە هەڵەبجەیە ئەتوانین بڵین چەند ساڵێک لەمەوە پێش کە ژینگە یان گۆڕانکاری ئاوهەوایەکان یاخود دقیقتر بڵین بەرزبوونەوەی پلەی گەرما گرفتێکی زۆر گەورە نەبوو خەڵک یان ڕێکخراوەکان هاوڵاتیان تەنانەت دایانی جێبەجەکاری حکوومەت و پەرلەمانیش گرنگێکی ئەوتویان بە ژینگە نەدا ژینگە گرفت نەبوو یعنی گرفتێکی لاوەچی بوو بەڵام لە ئێستایا کە پلەکانی گەرما زۆر بەرز بوونەتەوە گۆڕانکاری ئاوهەوا زۆر بەخێرایی هەیە وەرزی هاوین لە فراوانبوون و درێژبوونەوەدا لە بەرامبەردا وەرزە فێنگەکان کە نیوەی پاییز و زستان و نیوەی بەهار لە چوونەوەیەک و کوردبوونەوەی ماوەکایەتی بێگومانە بێ ئەو ڕێژەیەش زیاد بکەین ئەگەر بەمەرجە پێشتر ستانداردیش بوو بێ بۆنە بۆ شاری هەڵەبجە توانین بڵین ئێستا بۆی ئەوەی کەوا گۆڕانکاری ئاوهەوای تایە پلەکانی گەرما بەرزبوونەوە ئەتوانم بڵێم لە سەروی لە 25 تا لە 30 ببێ ئەو کاتە ئەتوانێت قەرەبووی ئەو گەرمبوونە بکاتەوە ئاوهەوایەکی تا ڕادەیەک مامناوەند یاخود گونجاو دابین بکات بۆ دانیشتوانەکەی گرنگی ڕووبەرە سەوزایەکان لە چاکردنی ژینگە و ژیانی مرۆڤەکان کەمکردنەوەی پلەی گەرمی بە ڕێژەی لە 86 بەرگرتن لە ڕەشەبا و گەردەلوول سەرچاوەی خۆراکن بۆ مرۆڤ و ڕۆک و ئاژەڵ جێگیرکردنی خاک و پاراستنی لە ڕاماڵین باشکردنی ئاو و کوالێتی هەوا جوانکردنی دیمەنی شار بەهێزکردنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لە ڕێگەی کۆبوونەوەی ژمارەیەکی زۆری خەڵک لە باخچەیەک ئارامکردنەوەی باری دەرونی مرۆڤ